ئەمە تا ئێرە ئەگەر وەک خۆی بەڕێدەیەکی باش بڕوا خراپ نییە وە چوار سوودی تێدا کە عەرزم کردن بەڵام ئەگەر لەوە زیاتر بوو بابەتەکە لێرەدا ئێمە قسەی لەسەر دەکەین ئەگەر لەوە زیاتر بوو ئینسانێک هەمیشە هەر نەخۆش بوو بەردەوامی ژیانی نەخۆش بوو ئینسانێک لە گرفتێک ڕزگاری دەبوو لە چاڵێک دەهاتە دەرەوە دەکەوتەوە چاڵێکی ترەوە ڕۆژ بە ڕۆژ ژیانی قورستر دەبوو کەسێک هەستی بە تەنیایی دەکرد کەسی بە دەورەوە نەمابوو نە خزمێک نە باوکو دایکێک نە براو خۆشەویستێک هەستی بە تەنیایی خۆی دەکرد لەم کاتەدا دەبێتە نەخۆشی ئەبێتە دڵڕاوچەیەکی بەردەوام ئەبێتە خەم و خەفەتێکی هەمیشەیی بۆ دڵ و دەروون کە لێرەدا بەڕاستی لە سەردەمی ئەمڕۆدا بەهۆی زۆربوونی نیگەرانیەکان لە بواری پیشەیی کۆمەڵایەتی خێزانی ئابووری سیاسی تەنانەت ڕێکخراوی تەندروستی جیهانی دەڵێ ئەو دڵڕاوچە و قەلەقی ڕووی لە مرۆڤی ئەم سەردەمە کردووە ناوی ناوە تاعونی سەردەم ڕێکخراوی تەندروستی جیهانی دەڵێ تاعونی سەردەمە چۆن تاعون لە جاراندا مرۆڤایەتی لەناو بردووە ئەڵێ لەم سەردەمەدا ئەوەی ئینسان لەناو دەبا دڵڕاوچەیە قەلەقیە نیگەرانیە بەردەوام خەمباربوونە لەبەر ئەوەی دڵڕاوچە و نیگەرانی زیاد لە پێویست لایەنی دەرونی و جەستەی مرۆڤ دەڕوخێنێ زانەکانی بواری پزیشکی دەڵێن لە 180 نەخۆشیە ترسناکەکان ئینسان بەهۆی دڵڕاوچێ و دڵناڕەحەتی و خەفەتەوە تووشت دەبێت لە 180 ئەو نەخۆشیانی مەترسیدارن و ڕوو لە جەستەی ئینسان دەکەن هۆکارەکەی قەلەقی و نیگەرانی و دڵڕاوچەیە کە هەموو جەستە لەناو دەبا لەبەرەوەی ئینسان لەناو لەشیدا دوو هۆرمۆنمان هەیە هۆرمۆنی ئەدریناڵین و هۆرمۆنی کۆرتیزۆن کاتێک کە ئینسان قەلەقە کاتێک کە ناڕەحەت دەبی زۆر خەمباری دنیا لەبەر چاو تاریک دەبێت ئەو دوو هۆرمۆنە دەڕژێنە ناو خوێنتەوە کە ئەو دوو هۆرمۆنەش ڕژانە ناو خوێنی ئینسانەوە دەبنە هۆی زۆربوونی لێدانی دڵت بەردەوام خێرا لێ دەدا ئەوەش وا لێ دەکات تووشی نەخۆشی دڵت دەکات لە حەدی خۆی زیاد لە پێویست دڵ لێ دەدا تووشی ئەوە دەکات هەناسەت زۆر خێرا دەبێت تووشی نەخۆشی سیەکانت دەکات ئینسان هەر وەختێک کە خەفەتبارە یان قەلەقە سەیەکە هەناسەی تون بووە قسەی باش بۆ ناکرێ شەکر لە خوێندا بەرز دەبێتەوە ئینسانەکە تووشی نەخۆشی شەکرە دەبێت ڕۆیشتنی خوێن بۆ ماسوولکەکان زیاد دەکات ئینسان دەموچاوی سوور دەبێتەوە لەشی ئەندامەکانی هەز دەکات کە تووشی ماسوولکە ڕقی لەش بووە ئەوە هەمووی لە ئەنجامی ئەوەدا کە تۆ نیگەرانی کە قەلەقی کە دڵڕاوکێت هەیە پاشان کاریگەری زۆر دەکاتە سەر کۆ ئەندامی هەرس ئەو کەسانی کە قەلەقن کە دڵڕاوکیان هەیە تووشی دوو حاڵەت دەبن یان دڵ یان خواردن نابا هیچیان پێ ناخورێ یان تووشی زۆرخۆری دەبن پێ خواردنی خواردووە وەختێ بە خۆی دێتەوانە حەز ناکە کە خواردوێتی ئەوە هەموو من خواردومە یعنی مەعیدەی تێک دەچێت سووڕی خواردنی تێک دەچێت ئەوەی کە دەیخوا وەکو پێویست هەزمی ناکە بۆیە نەخۆشی کۆڵۆن کە لە ڕیخۆڵەکانی ئینسانە دروست دەبێت خۆی نەخۆشی نییە هەمووی لە ئەنجامی دڵڕاوچێ و فکر مەشغوڵ بوون و دڵناڕەحەتیدا ئەو ڕیخۆڵانەش سەریان لێ تێک دەچێت ئەوانەش کاری هەرسی خۆیان ناکەن ئینسانەکە سکی داوسێ ئەنواع جۆرەکانی نەخۆشی کۆڵۆنی لە ڕیخۆڵ ئاستورەدا بۆ دروست دەبێت دابەزاندنی توانای بەرگری لەش ئینسان هەر وەختێ خەمبار بوو دڵڕاوچێ هەبوو قەلەقی هەبوو بەرگەی یەک هەڵامەت ناگرێ خۆی بۆ هیچ نەخۆشیەک ناگرێ توانای بەرگری جەستەی سفر دەبێتەوە تێکچوونی باری دەرونی لەبەرەوەی ئینسانەکە قەلەق بوو هەز دەکا ئارام نییە لە هەر شوێنێکا بێت لە مزگەوتایە لە ماڵەوەیە لە ناو خەڵکایە لە بازاڕە دایمە دڵی ناڕەحەتە ئارامی لەدەست دەدا هەستکردن بە تەنیایی و ئەزانێت دڵسۆزێکی لەم سەر زەویەدا نەماوە کە پەنای بۆ بەرێ ئەوەندە خۆی بە تەنیا دەبینێتەوە هەستکردن بە خەمۆکی قەت زەردەخەنە ناچێتە سەر لێوەکانی لاوازبوونی توانای بیرکردنەوە تەرکیزی نامێنێ یادەوەری لەدەست دەدا شتەکەی ئێستا پێدەڵی دوای 10 دقە لە بیری دەچێتەوە تێکچوونی خەو خواردن یان زۆر دەخوایان هیچ ناخوا یان هەر خەوی لێ ناکەوێ یان کە خەوت هەڵناستێ لە خەو حەز دەکا بە تەنیا بژی ئەم هەموو بەڵایە بەڕێزان بەهۆی دڵڕاوچێوە بەهۆی نیگەرانیەوە بۆ ئینسان دروست دەبێت ئەبێتە چی ئەبێتە ئاگرێک و دەچێتە سینەی ئینسانەوە و ئەزانێ ئەم سەر زەویە فراوانە جێگای ئەوی تێدا نابێتەوە